دوای ئەوەی ویستم بەسەر ئاوەکەیکەوەم بچمە سەرەوە بەس بەڕاستی ئاوەکە ئەوەندە سارد بوو ئەوەندە سارد بوو نیوێ زیاتر ڕۆیشتم بەس هاتمەوە خۆم لە ناو ئاوێنە ئەوجا لە بەرامبەر بێخاڵ لە بەرامبەر ئاوەکە مەطعەمێکی زۆر خۆش هەیە دەمەوێت بچم بزانم چ هەیە چی لێیە. ئەوجا هەر لەو مەطعەمەی کە باسم کرد وا دیارە ئێواران ئاهەنگی لێیە تاوەکو جەوی گەشتیاریەکان خۆشتر بێت زۆر جواندیان نایە گیتارەکەم دیت لە دووڕە بەڕاستی زۆر زۆر هیلاک بووم یعنی تەسەورم نەدەکرد ئەوەندە بەرزاییە زۆر ماندی کردم. ئەو جار وەکو باسم کرد لە بەرامبەروی چێشتخانەک هەیە زۆر جوانە ئێرە شوا دیارە ئێواران ئاهەنگی لێ دەجێڕن ئەوجا گیتاری زۆر جوان لێ و پێم خۆش بووەندە گیتارتان لە بۆ باش نیمە بەس پێشترێ دەمزانی بەس دەبیرم چووە.